جۆرج واشنتۆن لە ساڵی 1932 بۆ ساڵی 1990 ژیاوە و بە یەکێک لە دامەزرێنەرانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا دەنرێت. پێشتر فەرماندەی سوپای کیشوەری بووە کە بەو هێزە دەوترا دژ بە داگیرکاری بەریتانیا دەجەنگا. لە سی نیسانی ساڵی 1970 وەک یەکەم سەرۆکی ئەمریکا هەڵبژێردرا. ئەنجومەنی پیرانی ئەو کات موچەکەی بەبڕی $25,000 بۆ ساڵێک دیاری کرد، بەڵام موچەکەی ڕەت کردەوە و خۆی بە خزمەتکاری دەوڵەت و نیشتیمان دەزانی، بەڵام دواتر بەهۆی فشارەکانی ئەنجومەنی پیرانەوە بە موچەکەی ڕازی بوو. بۆ دوو خول سەرۆکایەتی ئەمریکای کرد و لە 4 ئازاری 1970 وازی لە پۆستەکەی هێنا و تەنها سەرۆکی بێلایەن بووە لە مێژووی ئەمریکادا. جۆن ئادامز لە ساڵی 1935 بۆ 1926 ژیاوە و پێش ئەوەی ببێتە سەرۆک جێگری سەرۆکی ئەمریکا بووە. جگەلەوە پارێزەر و دیبلۆماتکار و چاودێرێکی سیاسی باش بۆ و سەرکردایەتی بزوتنەوەی سربەخۆیی ئەمریکای دژ بە بەریتانیا کردووە. لە 4 ئازاری 1970 و لە دوای دەست لە کارکێشانەوەی جۆرج واشنتۆن بۆتە سەرۆکی ئەمریکا و تا 4 ئازاری 1970 واتە بە خولێک سەرۆکایەتی ئەمریکای کردووە و سەر بە پارتی فیدراڵی ئەمریکا بووە. تۆماس جیفرسۆن لە ساڵی 1943 بۆ 1926 ژیاوە. لە 4 ئازاری 1970 بە سەرۆکی ئەمریکا هەڵبژێردراوە و تاوەکو 4 ئازاری 1970 بۆ دوو خول سەرۆکایەتی ئەمریکای کردووە. سەر بە پارتی کۆماری ئەمریکا بووە. یەکەم وەزیری دەرەوەی ئەمریکا بوو و یەکێکە لە دامەزرێنەری پارتی کۆماری دیموکراتی. یەکەم سەرۆکی ئەمریکا بووە کە کۆچی زۆرەملەی بە گەلە ڕەسانەکانی ئەمریکا کردووە بۆ لیویزیانا لە خۆرئاوای ڕووباری میسیسپی. جیمز مادیسۆن لە ساڵی 1951 بۆ 1936 ژیاوە. پێشتر وەزیری دەرەوەی ئەمریکا بووە. لە 4 ئازاری 1990 زایانی وەک سەرۆکی ئەمریکا هەڵبژێردرا و تا ساڵی 1970 زایانی لە پۆستەکەی دامایەوە بۆ دوو خول سەرۆکایەتی ئەمریکای کرد. سەر بە پارتی کۆماری دیموکراتی ئەمریکا بووە، بە باوکی دەستور ناسراوە بەهۆی ئەو ڕۆڵە گرنگە کە لە نووسینەوەی دەستوری ئەمریکادا هەی بووە. لە ساڵی 1912دا جەنگی دژ بە ئیمپراتۆریەتی بەریتانیا ڕاگەیاندووە و جەنگەکە 3 ساڵی خایاندووە. جیمز مۆنرۆ ساڵی 1950 بۆ 1930 ژیاوە و لە ساڵی 1970دا بە سەرۆکی ئەمریکا هەڵبژێردراوە و تا 4 ئازاری 1925 لە پۆستەکەیدا ماوەتەوە. ئەندامی پارتی کۆماری دیموکراتی بووە، بۆ ماوەیەک کراوتە باڵوێزی ئەمریکا لە شانشینی یەکگرتوو. ئەم سەرۆکی ئەمریکا ژمارێکی زۆر کۆیلەی هەبوو و زۆرێک لەو کۆیلانەی بۆ خزمەتکردن بردوتە کۆشکی سەرۆکایەتی. یەکێکە لەو سەرۆکانی ئەمریکا کە بڕوای زۆری بە خاوەندارەتی کۆیلەکان هەبووە. جۆن کوینسی ئادامز ساڵی 1967 بۆ 1948 ژیاوە و لە ساڵی 1925 وەک سەرۆکی ئەمریکا هەڵبژێردراوە و تەنها خولێک سەرۆکایەتی ئەمریکای کردووە و لە ساڵی 1929دا لە پۆستەکەیدا نەماوە. کوڕی دووەم سەرۆکی ئەمریکا جۆن ئادامز بووە، بەوە دەناسرێت کە دژایەتی کۆیلایەتی کردووە. ئەم هەڵوێستەشی هۆکاری سەرەکی بووە بۆ ئەوەی لە هەڵبژاردنی سەرۆکایەتیدا شکستی هێنا و تەنها خولێک سەرۆکایەتی ئەمریکای کردووە و ئەندامی پارتی کۆماری دیموکراتی ئەمریکا بووە. ئەندرۆ جاکسۆن ساڵی 1967 بۆ 1945 ژیاوە. لە ساڵی 1929 لە هەڵبژاردنەکاندا سەرکەوتنی بەدەستهێنا و بۆ دوو خول سەرۆکایەتی ئەمریکای کردووە. ساڵی 1937 وازی لە پۆستەکەی هێناوە. پێشتر فەرماندەی سەربازی فلۆریدا بوو و بە توندڕەویەکەی ناسراوە. ماوەیەک وەک پارێزەر کاری کردووە، دامەزرێنەری پارتی دیموکراتەکانە. پێشتر ئەندامی پارتی کۆماری دیموکراتەکان بووە. یەکەم سەرۆکی ئەمریکا بووە کە لە خێزانێکی هەژار لەدایک بووبێت. مارتن ڤان بیورن ساڵی 1982 بۆ 1962 ژیاوە. لە ساڵی 1930 وەک سەرۆکی ئەمریکا هەڵبژێردراوە و بۆ خولێک سەرۆکایەتی ئەمریکای کردووە، واتە تا ساڵی 1940 ئەندامی پارتی دیموکراتەکان بووە. ڤان بەڕەگەز هۆڵەندی بۆ و یەکەم سەرۆکی ئەمریکا بووە کە زمانی دایکی ئینگلیزی نەبووە. زۆر گرنگی بە جلوبەرگەکانی داوە و پێشتر کاری پارێزەری کردووە و ماوەیەکیش وەزیری دەرەوەی ئەمریکا بووە. ویلیام هێنری هاریسۆن ساڵی 1970 بۆ 1940 ژیاوە و لە 4 ئازاری 1940 بۆتە سەرۆکی ئەمریکا و بۆ تەنها مانگێک سەرۆکایەتی ئەمریکای کردووە و کۆچی دوایی کردووە. یەکەم سەرۆکی ئەمریکا بۆ کە لە کاتی وەرگرتنی پۆستەکەیدا گیانی لەدەستداوە. پێشتر فەرماندەی سوپای ئەمریکای کردووە. لە جەنگی دژ بە گەلە ڕەسەنەکانی ئەمریکا ئەندامی پارتی ڕازڕەوەکان بووە. جۆن تایلەر
ساڵی 1990 بۆ 1962 ژیاوە. لە ساڵی 1940 وەک سەرۆکی ئەمریکا دیاری کراوە بەهۆی کۆچی دوای ویلیام هێنری هاریسۆن سەرۆک کە ئەم جێگری بووە. تەنها خولێک سەرۆکایەتی ئەمریکای کردووە. سەرەتا ئەندامی پارتی ڕاستڕەوەکان بووە، بەڵام دواتر دەستی لە پارتەکەی کشاندۆتەوە و وەک سەربەخۆ خۆی ناساندووە. جێمز نۆکس پۆڵک ساڵی 1995 بۆ 1949 ژیاوە. لە ساڵی 1945 سەرکەوتنی لە هەڵبژاردن بەدەست هێناوە و بۆ خولێک سەرۆکایەتی ئەمریکای کردووە. پۆڵک بە دوایین سەرۆکی بەهێزی ئەمریکادا دەدرێت بەر لە دەستپێکردنی جەنگی ناوخۆیی ئەمریکا. لە کاتی هەڵمەتی هەڵبژاردندا بەڵێنی ئەوەیدا کە بۆ تەنها خولێک سەرۆکایەتی ئەمریکا دەکات و بەڵێنەکەی بردەسەر و لە ساڵی 1949دا وازی لە پۆستەکەی هێنا و خۆی کاندید نەکردەوە. لە دوای 3 مانگ لە وازهێنانە سەرۆکاتی ئەمریکا بەهۆی توشبوونی بە کۆلێرا گیانێرە دەستدا. ئەندامی پارتی دیموکراتەکان بووە. زەکاری تایلۆر ساڵی 1984 بۆ 1950 ژیاوە. لە ساڵی 1940 سەرۆکی ئەمریکا هەڵبژێردراوە و لە نوێی تەمموزی ساڵی 1950 دوای 6 مانگ لە هەڵبژاردننی بە سەرۆکی ئەمریکا کۆچی دوایی کرد. تایلۆر وەک پاڵەوانێکی نیشتیمانی لی دەڕوانرا بەهۆی ئەو سەرکەوتنانی کە لە جەنگی ئەمریکا و مەکسیک بەدەستی هێنابوو. ئەندامی پارتی ڕاستڕەوەکان بوو. میلارد فیلیمۆر ساڵی 1970 بۆ 1953 ژیاوە. ساڵی 1950 وەک سەرۆکی ئەمریکا دیاری کراوە بەهۆی کۆچی دوایی تایلۆر. لە سەرەتادا ئەندامی پارتی لایەنگری ماسۆنیەت بووە و دواتر بۆتە ئەندامی پارتی ڕاستڕەوەکان. یەکێک بووە لەو سەرۆکانی دژی کۆیلایەتی بووە. ساڵی 1950 نەیتوانی لە هەڵبژاردندا سەرکەوتن بەدەست بهێنێت و لە سەرۆکایەتی دوورخرایەوە. فرانکلین پێرس ساڵی 1904 بۆ 1969 ژیاوە. ساڵی 1953 بە سەرۆکی ئەمریکا هەڵبژێردراوە و بۆ خولێک سەرۆکایەتی ئەمریکای کردووە. یەکێک بووە لەو سەرۆکانی پشتیوانی لە کۆیلایەتی کردووە و پێی وای بووە کە بزوتنەوەی هەڵۆشانەوەی کۆیلایەتی هەڕەشن بۆ سەرێکێتی نەتەوە لە ئەمریکا بە یەکێک لە خراپترین سەرۆکەکان لە مێژووی ئەمریکادا دادەنرێت و یەکێک بۆ لە نایارانی ئەبراهام لینکۆڵن ئەندامی پارتی دیموکراتەکان بووە. جەیمز بیوکانان ساڵی 1990 بۆ 1960 ژیاوە. ساڵی 1950 وەک سەرۆکی ئەمریکا هەڵبژێردراوە و تا ساڵی 1960 لە پۆستەکەیدا ماوەتەوە. پێشتر باڵیۆزی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ لە رووسیا و دواتر بۆتە باڵۆزی ئەمریکا لە بەریتانیا. بیوکانان بە دەمچاو هەویر ناو دەبراو. ئەم نازناوەش بەو هاوڵاتیە باکووریانە دەوترا کە لایەنگری باشووریان دەکرد. هەوڵی زۆریدا بۆ بەرقەرارکردنی ئاشتی لە نێوان باکوور و باشووری ئەمریکا، بەڵام لەو هەوڵەیدا شکستی هێنا. خاوەنی وتەیەکی بەناوبانگە ئەوێش دان بە هیچ سەرۆکێکدا نانێم جگە لە یاسا. ئەبراهام لینکۆڵن ساڵی 1909 بۆ 1965 ژیاوە. لینکۆڵن بۆ تەنها خولێک سەرۆکایەتی ئەمریکای کردووە. سەرکەوتوو بۆ لە کۆتای هێنان بە جەنگی ناوخۆیی ئەمریکا. لەگەڵ هەڵبژاردننی بە سەرۆکی ئەمریکا 7 ویلایەتی ئەمریکا جیابوونەوەیان لە ئەمریکا ڕاگەیان. لە سەردەمی دەسەڵاتی لینکۆڵندا جەنگی نێوان کۆنفیدراڵەکان و حکوومەتی ئەمریکا سەری هەڵدا. بەهۆی بڕیاری بە سەربازگرتنی زۆرمەڵی لینکۆڵنەوە 4 ویلایەتی تریش جیابوونەوەیان لە ئەمریکا ڕاگەیان. لە سەردەمی دەسەڵاتیدا ئازادی بۆ کۆیلەکان لە زۆربەی ویلایەتەکانی ئەمریکا دەرکرد و بە ڕزگارکەری سەدان هەزار کۆیلە لە ئەمریکادا دەنرێت. ساڵی 1965 مافی دەنگدانی بە ڕەشپێستەکان بەخشی و ئەم بڕیارەشی هێندەی تر نەیارانی نیگەران کرد. لینکۆڵن بە یەکێک لە باشترین سەرۆکەکانی ئەمریکا لە مێژوودا دادەنرێت. ئەندامی پارتی کۆمارەکان بووە. ئێواری ڕۆژی 14 نیسانی ساڵی 1965 لە کاتی ئامادەبوونی لە نمایشێکی شانۆییدا فیشەکێک بەسەرێوە نراو. دوای 9 سەعات لە بێهۆشی لینکۆڵن کۆچی دوایی کرد. ئەندرۆ جۆنسۆن لە ساڵی 1970 بۆ 1975 ژیاوە. لە دوای تیرۆرکردنی لینکۆڵن وەک سەرۆکی ئەمریکا دیاری کراو تا ساڵی 1969 لە پۆستەکەیدا ماوەتەوە. یەکەم سەرۆکی ئەمریکایە کە متمانی ئەنجومەنی پیرانی لێ سەندراوەتەوە. بە یەکێک لە توونڕەوترین سەرۆکەکانی ئەمریکا دژ بە مافی ڕەشپێستەکان دادەنرێت و مێژوو نووسان بە یەکێک لە خراپترین سەرۆکەکان لە مێژووی ئەمریکادا ناوی دەبن. ئەندامی پارتی دیموکراتەکان بووە. یۆلیسیس گرانت لە ساڵی 1922 بۆ 1985 ژیاوە. لە ساڵی 1960 وەک سەرۆکی ئەمریکا هەڵبژێردراوە و تا ساڵی 1970 زایێنی و بۆ 2 خول سەرۆکایەتی ئەمریکای کردووە. ئەندامی پارتی کۆمارەکان بووە و پێشتر فەرماندەی گشتی سوپای ئەمریکا بووە. بەهۆی ئەوەی پێشتر لەگەڵ ئەبراهام لینکۆڵن کاری کردو بڕوای زۆری بە مافی ڕەشپێستەکان هەبووە و دژ بە کۆیلایەتی بووە. سەرکردەکانی گروپی کۆکولوسەکانی تونڕەوی دژ بە ڕەشپێستەکان ڕاپێچی دادگا کردووە و یاسای مەدەنی و مافی دەنگدانی ڕەشپێستەکانی چەسپاندووە و ئەندامی پارتی کۆمارەکان بووە.
ڕۆسفۆرد هایەست ساڵی 1922 بۆ 1993 ژیاوە. لە ساڵی 1970 وەک سەرۆکی ئەمریکا هەڵبژێدراوە بۆ خولێک و تا ساڵی 1970 لە پۆستەکەیدا ماوەتەوە. ئەندامی پارتی کۆمارەکان بووە. 5 جار لە کاتی جەنگی ناوخۆی ئەمریکا بریندار بووە. وەک بەڵێنی دابوو تەنها خولێک سەرۆکایەتی ئەمریکای کرد و خۆی بۆ خولی دووەم کاندید نەکردەوە. جیمز ئەبراهام گارفێڵد ساڵی 1930 بۆ 1970 ژیاوە. خاوەن دووەم کەمترین ماوەی سەرۆکایەتی لە مێژووی ئەمریکادا. لە 4 ئازاری 1970 وەک سەرۆکی ئەمریکا هەڵبژێدرا و لە 2 تەمموزی 1970 و دوای 4 مانگ سەرۆکایەتی لە هەوڵەکی تیرۆرکردن بە سەختی بریندار بوو. دوای 2 مانگمانەوەی لە جێگا و بەهۆی برینەکەیەوە لە ڕۆژی 19 ئەیلولی هەمان ساڵدا گیانی لەدەستدا و بە وتاربێژێکی بەتوانە ناسراوە. ئەوەی جێی سەرسوورمانە ژمارەی ئەو فارگۆنی شەمەندۆفێرەی سەرۆگارفێڵدی دەگواستەوە کە ژمارە 222 بوو، هەمان ژمارەی ژووری هۆتێلی تایبەتی ئەو کەسە بوو کە سەرۆکی تیرۆر کرد. لە کاتی برینداریدا ئەلێکساندەر گراهام بێل داهێنەری ئامێری تەلەفۆن بۆ کۆشکی سپی بانگهێش کرا بۆ ئەوەی یەکێک لە داهێنراوەکان بۆ دۆزینەوەی ئەو گولەیە بەکاربهێنن کە لە لاشی سەرۆکدا مابوو. گولەکە هەرێکە لە بربڕەکانی 11 و 12 سەرۆکی شکاندە بوو، بەڵام بەهۆی سەختی برینەکەیەوە ڕۆژی دواتر کۆچی دوایی کرد. ئەندامی پارتی کۆمەرەکان بووە. چێستەر ئارسەر لە ساڵی 1929 بۆ 1986 ژیاوە. لە 19 ئەیلولی 1970 و دوای کۆچی دوای سەرۆک گارفێڵد وەک سەرۆکی ئەمریکا دیاری کراوە. خاوەنی یاسای چاکسازی خزمەتگوزاری مەدەنیە و ماوەیەک وەک پارێزەر کاری کردووە. بەهۆی خراپی باری تەندروستیەوە خۆی بۆ خولی دووەمی سەرۆکایەتی ئەمریکا کاندید نەکردووە و تەنها خولێک سەرۆکایەتی ئەمریکای کرد. ئەندامی پارتی کۆمارەکان بووە. گرۆڤەر کلیفلاند ساڵی 1930 بۆ 1970 ژیاوە. یەکەم جار لە ساڵی 1985 وەک سەرۆکی ئەمریکا هەڵبژێدرا و تا ساڵی 1970 سەرۆکی ئەمریکا بوو. جارێکی تر لە ساڵی 1990 وەک سەرۆک هەڵبژێدرایە و تا ساڵی 1990 سەرۆکی ئەمریکا بووە. تاکە سەرۆکە لە مێژووی ئەمریکادا کە بۆ دۆ خول سەرۆکایەتی کردووە، بەڵام خولەکانی بە دو یەکتردا نەبوون. ئەندامی پارتی دیموکراتەکان بووە. بنجامین هاریسۆن ساڵی 1933 بۆ 1970 ژیاوە. لە ساڵی 1970 تاوەکو ساڵی 1990 سەرۆکی ئەمریکا بووە. یەکەم سەرۆکی ئەمریکا بۆ کاری کردووە بۆ پاراستنی سروشت و دارستانەکان. لە سەردەمی دەسەڵاتیدا بۆ یەکەم جار بڕی خەرجی فیدراڵی 1 ملیار دۆلاری تێپەڕاندووە. ویلیام ماکنلەی ساڵی 1943 بۆ 1990 ژیاوە. بۆ خولێک و چەند مانگێک سەرۆکایەتی ئەمریکای کردووە و ساڵی 1990 وەک سەرۆکی ئەمریکا هەڵبژێدراوە و تا 14 ئەیلولی 1990 سەرۆک بووە. لە خولی دووەمی سەرۆکایەتیەکەدا جەنگی لە دژی ئیسپانیا ڕاگەیان. دوایین سەرۆکی ئەمریکا بۆ کە بەشداری جەنگی ناوخۆی کردووە. لە سەردانێکیدا بۆ پەیمانگای میوزیک زۆرێک لە پاسەوانەکانی و تەنانەت جێگرەکەشی هۆشداریاندا بۆ سەرۆک لەوەی تەنها وتارێک بدات و بگاڕێتەوە، چونکە مەترسی تیرۆرکردنی لە ئارادایە، بەڵام لە وەڵامدا سەرۆک ڕایگەیاندبوو. بۆچی من ئامانجی دواتر بم؟ بۆچی من باوەڕ ناکەم کەس بیەوێت ئازارم پێ بگەێنێت؟ هەموو کەس منی خۆش دەوێت. بەڵام لەگەڵ ئەوەی زیاتر لە 50 ئەفسەری پۆلیس و کارمەندی ئەمنی و پاسەوان لە شوێنەکە ئامادە بوون، سەرۆک بریندار کرا و دوای 3 ڕۆژمانەوەی لە نەخۆشخانە تووشی جۆرێک لە گانگرین بوو بەهۆی ئەوەی یەکێک لەو گولانەی لێیدا بوو نەدۆزرایەوە. بۆ هۆیشەوە ژەهراوی بوو گیانی لەدەستدا. ئەندامی پارتی کۆمەرەکان بووە. سیودەر ڕۆزفێڵد ساڵی 1950 بۆ 1990 ژیاوە. پێشتر نووسەر و زانایەکی سروشت بووە. بۆ 2 خول سەرۆکایەتی ئەمریکای کردووە. ساڵی 1990 تا ساڵی 1990 سەرۆکایەتی ئەمریکای کردووە. بە پاڵنەری سەرەکی سەردەمی پێشکەوتن لە ئەمریکا دادەنرێت. گەنجترین سەرۆک بووە لە مێژووی ئەمریکا بەهۆی ئەوەی ئەو کاتی بۆتە سەرۆک تەمەنی تەنها 42 ساڵ بووە. ژمارەیەکی زۆر پارکی نیشتیمانی دامەزراندووە. کەناڵی پەنەمای دەریایی دامەزراندووە. لە ساڵی 1906 خەڵاتی نۆبڵی ئاشتی پێبەخشراوە. ئەندامی پارتی کۆمارەکان بووە. ویلیام هاوەرتافت ساڵی 1950 بۆ 1930 ژیاوە. لە ساڵی 1990 تا ساڵی 1930 سەرۆکایەتی ئەمریکای کردووە. تەنها سەرۆکی ئەمریکا بۆ کە جگە لە سەرۆکایەتی ئەمریکا سەرۆکی دادگای باڵاش بووە. ماوەیەک حاکمی مەدەنی فلیپین بووە. تافت یەکێکە لەو 3 سەرۆکی ئەمریکا کە ئەوانیش ویلیام هاوەرتافت، هاربەرد هۆڤەر، دۆناڵد ترامپ کە هیچ پێشینەیەکی سیاسی و سەربازیان نییە و بوونەتە سەرۆکی ئەمریکا. ئەندامی پارتی کۆمارەکان بووە. تۆماس ویدرۆ وۆڵسن ساڵی 1956 بۆ 1924 ژیاوە.
ساڵی 1930 وەک سەرۆکی ئەمریکا هەڵبژێردراوە تا ساڵی 1920 بۆ 2 خول سەرۆکایەتی ئەمریکای کردووە. لە سەردەمی جەنگی یەکەمی جیهانیدا سەرۆکایەتی وڵاتی کردووە. لە ساڵی 1990 خەڵاتی نۆبڵی بۆ ئاشتی پێدراوە، ئەندامی پارتی دیموکراتەکان بووە. وارن گامالێل هاردینگ ساڵی 1965 بۆ 1923 ژیاوە. لە ساڵی 1920 وەک سەرۆک هەڵبژێردراوە و تا کۆچی دوایەکەی لە 4 ئازاری 1923 لە پۆستەکەیدا ماوەتەوە، وەک یەکێک لە خراپترین سەرۆکەکانی ئەمریکا ناو دەبرێت. ئەندامی پارتی کۆمارەکان بووە. کالڤین کۆڵدیچ ساڵی 1972 بۆ 1933 ژیاوە. لە دوای کۆچی دوای هاردینگ لە ساڵی 1923 بە سەرۆکی ئەمریکا دیاری کراوە. بە پیاوێکی کەم قسەکەر بەناوبانگ بووە. لە هەڵبژاردننی ساڵی 1924 سەرکەوتنی بەدەستهێناوە و تا ساڵی 1929 لە پۆستەکەیدا ماوەتەوە. ئەندامی پارتی کۆمارەکان بووە. هاربەرت هۆڤەر لە ساڵی 1974 بۆ 1964 ژیاوە. لە سەردەمی دەسەڵاتیدا چەندین گرفتی ئابووری ڕوبەڕووی وڵات بووەوە. سەرەڕای ئەوەی هۆڤەر پێشتر وەزیری بازرگانی بووە و ڕێژەی بێگاری گەیشتە لە سەدا 25. هۆڤەر یەکێکە لەو سەرۆکەی ئەمریکا کە ئەوانیش ویلیام هۆرد تافت، هاربەرت هۆڤەر، دۆناڵد ترامپ کە هیچ پێشینەیەکی سیاسی و سەربازیان نییە و بوونەتە سەرۆکی ئەمریکا، ئەندامی پارتی کۆمارەکان بووە. فرانکلین ڕۆزڤێلت ساڵی 1982 بۆ 1945 ژیاوە. لە ساڵی 1933 وەک سەرۆکی ئەمریکا هەڵبژێردراوە. لە 4 هەڵبژاردننی یەک لە دوای یەکدا سەرکەوتنی بەدەستهێنا و تا کۆچی دوایەکی لە ساڵی 1945دا سەرۆکایەتی ئەمریکای کردووە. لە سەردەمی جەنگی دووەمی جیهانی سەرۆکایەتی ئەمریکای کرد، وەک کەسایەتیەکی جیهانی لەو سەردەمەدا دەرکەوت. مێژوو نووسان وەک یەکێک لە سێمەزنترین سەرۆکی ئەمریکا لەگەڵ جۆرج واشنتۆن و ئەبراهام لینکۆڵن ناوی دەبن. لە سەردەمی دەسەڵاتیدا وڵات بژانەوەیەکی زۆری ئابووری بەخۆیەوە بینی و ڕێژەی بیکاری بە شێوەیەکی بەرچاو کەمی کرد. ئەندامی پارتی دیموکراتەکان بووە. هاری ترومان ساڵی 1984 بۆ 1972 ژیاوە. لە ساڵی 1945 بۆ 2 خول تا ساڵی 1953 سەرۆکایەتی ئەمریکای کردووە. ترومان فەرمانی بە فرێدانی موشەکە ناوەکیەکان بۆ سەر شارەکانی هیرۆشیما و ناکازاکی داوە. لە سەردەمی دەسەڵاتیدا جەنگی ساردی نێوان ئەمریکا و یەکێتی سۆڤێت سەری هەڵداوە و توانی تا ڕادەیەکی زۆر ڕوبەڕووی هەژمونی یەکێتی سۆڤێتی ئەو کات بوەستێتەوە کە بە هەڕەشەیەک بۆ سەر جیهان ناوی دەبرد. کاری کردووە بۆ دامەزراندنی ڕێکخراوی هاوپەیمانەتی باکووری ئەتڵەسی لە ساڵی 1949دا. لە ساڵی 1950 فەرمانی بە دەستوەردانی سەربازی لە کوبا داوە. بە فەرمانی ترومان سوپای ئەمریکا بەشداری جەنگی نێوان هەردوو کۆریای کردووە. ئەندامی پارتی دیموکراتەکان بووە. دوای دیڤید ئایزنهاوەر ساڵی 1990 بۆ 1969 ژیاوە. لە ساڵی 1953 بۆ 2 خول تا ساڵی 1961 سەرۆکایەتی ئەمریکای کردووە. لە سەردەمی جەنگی دووەمی جیهانی فەرماندەی گشتی سوپای ئەمریکا و فەرماندەی باڵای هێزەکانی هاوپەیمانان بووە لە ئەوروپا. یەکەم سەرکردەی باڵای هاوپەیمانی باکووری ئەتڵەسی ناتۆ بووە. لە سەردەمی ئەمدا دەستوری ئەمریکا هەموار کرایە و تێیدا بڕیاردرا هیچ سەرۆکێک بۆ 2 خول زیاتر ڕێگەی پێنادرێت سەرۆکایەتی ئەمریکا بکات. لە سەردەمی ئەم سەرۆکەدا ئاژانسی ئاسمانی ناسا دامەزراوە. ساڵی 1950 بە فەرمانی ئایزنهاوەر 15,000 سەربازی ئەمریکا ڕەوانەی لوبنان کران بۆ پشتیوانیکردن لە حکوومەتی ئەو کاتی وڵاتە. لە سەردەمی دەسەڵاتی ئایزنهاوەردا هەرێکە لە ویلایەتەکانی ئالاسکا و هاوای چوونە ڕیزی ویلایەتە گرتوەکانی ئەمریکاوە و ئەندامی پارتی کۆمارەکان بووە. جۆن ئیف کەنەدی ساڵی 1970 بۆ 1963 ژیاوە. ساڵی 1960 و تاوەکو تیرۆرکردنی لە ساڵی 1963 سەرۆکایەتی ئەمریکای کردووە. لە سەردەمی دەسەڵاتیدا سەرڕای هەوڵەکانی بۆ ڕاگەیاندنی ئاشتی، بەڵام ئالۆزی زۆر لە نێوان وڵاتەکەی یەکێتی سۆڤێتدا هەبووە. چەندین جار هەوڵی هەڵگیرساندنی جەنگی دیش بە کوبا داوە، بەڵام بەهۆی پشتیوانەکانی سۆڤێت بۆ کوبا لە بڕیارەکانی پاشگەز بۆتەوە. لە 22 تشرینی دووەمی 1963 و لە گەشتێکیدا لە شاری دالاس تیرۆر کراو، تا ئێستا ڕووداوی تیرۆرکردنی بە تەمەمژاوی ماوەتەوە. سەرەڕای ئەوەی نووسینگەی لە کۆڵنیەوەی فیدراڵی لی هارفی ئۆزوالد بە تاکە بکوژی کەنەدی دادەنێت، بەڵام زۆرێک پێیان وایە کەنەدی قوربانی پیلانێکی گەورە بووە. ئەندامی پارتی دیموکراتەکان بووە. لیندۆن جۆنسۆن ساڵی 1970 بۆ 1973 ژیاوە. لە دوای تیرۆرکردنی کەنەدی لە 22 تشرینی دووەمی ساڵی 1963 وەک سەرۆکی ئەمریکا دیاری کراوە بۆ 2 خول تا ساڵی 1969 سەرۆکایەتی ئەمریکای کرد. لە سەردەمی دەسەڵاتیدا ڕێژەی هەژاری بە شێوەیەکی بەرچاو کەمی کردو و یاسای کۆچ و ڕێگەزنامەی پەسەند کردووە و لە ساڵی 1965دا کە دیاردەی کۆچی لە ئەمریکا ڕێخست بە فەرمانی ئەم ژماری سەربازە ئەمریکیەکان لە ڤێتنام لە 16,000 سەربازەوە بۆ 525,000 سەرباز زیاد کران. ئەندامی پارتی دیموکراتەکان بووە.
ریچارد نیکسۆن ساڵی 1913 بۆ 1994 ژیاوە. ساڵی 1969 وەک سەرۆکی ئەمریکا هەڵبژێدرا و ساڵی 1974 بۆ هۆی ترسی ئەوەی تۆمەتی شاردنەوەی مامەڵەی نایاسایی ئەندامانی پارتەکەی ڕۆبەڕوو بکرێتەوە دەستی لە کار کێشایەوە. لە سەردەمی ئەم سەرۆکەدا ئەمریکا لە جەنگی ڤێتنام کشایەوە و سەردانێکی مێژوویشی بۆ چین ئەنجامدا لە ساڵی 1972دا. ساڵی 1970 سەردانی دیمەشقی پایتەختی سووریای کردو لەگەڵ حافظ ئەسەدی سەرۆکی ئەو کاتی سووریا کۆبەوە. هەروەها سەردانی میسری کردو لەگەڵ ئەنوەر سادات سەرۆکی ئەو کاتی میسر کۆبەوە. ئەندامی پارتی کۆمارەکان بووە. لە 22 نیسانی ساڵی 1994 بەهۆی جەڵدەی دڵەوە کۆچی دوایی کرد. گێرالد ڕۆدۆڵف فۆرد ساڵی 1913 بۆ ساڵی 2006 ژیاوە. لە دوای دەست لە کارکێشانەوەی سپیرۆ بۆتە جێگری سەرۆکی ئەمریکا و دواتر لە دوای دەست لە کارکێشانی ڕیچارد نیکسۆن بۆتە سەرۆکی ئەمریکا. تەنها کەسە لە مێژووی ئەمریکا هەردوو پۆستی سەرۆک و جێگری سەرۆکی ئەمریکای وەرگرتووە بێ ئەوەی بۆ ئەو پۆستانە هەڵبژێدرێت. ساڵی 1974 تاوەکو ساڵی 1970 سەرۆکایەتی ئەمریکای کردووە و ئەندامی پارتی کۆمارەکان بووە. جیمی کارتەر ساڵی 1924 لەدایک بووە. ساڵی 1970 تاوەکو ساڵی 1970 سەرۆکایەتی ئەمریکای کردووە. ساڵی 2002 خەڵاتی نۆبڵی بۆ ئاشتی پێبەخشراوە. لە دووەم ڕۆژی دەستبەکاربوونی لێبوردنی گشتی بۆ تەواوی سەربازە هەڵاتۆکانی جەنگی ڤێتنام دەرکرد. لە سەردەمی کارتەردا بۆ یەکەم جار وەزارەتەکانی وزە و پەروەردە لە ئیداری ئەمریکادا دامەزرێنران. لە سەردەمی ئەم سەرۆکەدا قەیرانی بارمتە ئەمریکیەکان لە ئێران ڕوویدا. هەروەها یەکێتی سۆڤێت ئەفغانستانی داگیر کرد. یەکەم کەسە لە مێژووی ئەمریکا کە لە تێپەڕبوونی 40 ساڵ بەسەر دیاریکردنی وەک سەرۆک هێشتا لە ژیاندا مابێت. لە 12 ئابی 2015دا توشبوونی کارتەر بە شێرپەنجە ئاشکرا کرا و تا ئێستا لە ژیاندا ماوە. ئەندامی پارتی دیموکراتەکانە. ڕۆناڵد ڕیگان 1911 بۆ ساڵی 2004 لە ساڵی 1970دا وەک سەرۆکی ئەمریکا هەڵبژێدراوە و تا ساڵی 1970 بۆ دووخ لە پۆستەکەیدا مایەوە. پێش ئەوی ببێتە سەرۆک وەک ئەکتەری سینەمایی کاری کردووە. ماوەیەک وەک بێژەری وەرزشی لە ژمارەیەک کەناڵی تەلەڤیزیۆنی کاری کردووە. لە خولی یەکەمی سەرۆکایەتیدا لە هەوڵێکی تیرۆرکردن ڕزگاری بووە. لە سەردەمی ڕێگاندا جەنگی سار کۆتایی پێهات. ئەمریکا بردومانی لیبیای کرد. جەنگی ئێران عێراق سەری هەڵدا و بە وتەی چەند سەرچاوێک بە شێوەیەکی نائاشکرا هاوکاری پێشکەشی ڕژەمەکەی سەدام حوسێن کردووە لە دژی ئێران. ئەندامی پارتی کۆمەرەکان بووە. جۆرج بۆشی باوک 1924 بۆ ساڵی 2010 لە ساڵی 1970 وەک سەرۆکی ئەمریکا هەڵبژێدراوە تا ساڵی 1993 لە پۆستەکەیدا ماوەتەوە. پێشتر بەڕێوەبەری دەستگای هەواڵگەری ئەمریکا بووە و بۆ هەر ساڵ جێگەری سەرۆکی ئەمریکا بووە. لە تەمەنی 18 ساڵیدا بۆتە فڕۆکەوان و گەنجترین فڕۆکەوانی جەنگی بووە لەو سەردەمەدا. لە سەردەمی دەسەڵاتی بۆشدا چارەکی سەربازەکانی پەنەما و جەنگی دووەمی کەندا و ڕوویانداوە. هەروەها دیواری بەرلین ڕوخێنرا و یەکێتی سۆڤێت هەڵوەشایەوە. لە 30 تشرینی دووەمی ساڵی 2010 لە تەمەنی 94 ساڵیدا بۆشی باوە کۆچی دوای کردو. دۆناڵد ترامپ ڕۆژێک ماتەمی گشتی بۆ کۆچی دوایەکەی ڕاگەیان. ئەندامی پارتی کۆمەرەکان بووە. بیل کلینتۆن ساڵی 1946 لەدایک بووە. ساڵی 1993 وەک سەرۆکی ئەمریکا هەڵبژێدراوە و بۆ دوو خولو تا ساڵی 2001 سەرۆکی ئەمریکا بووە. سێم گەشتترین سەرۆکی ئەمریکا بووە لە دوای سێودە ڕۆزفێڵد و جۆن کەنەدی. لە ساڵی 1990 بە تۆمەتی شکاندنی سوێندی یاسایی دەستوری و ڕێگری لە دادپەروەری ئەوەش بەهۆی دەنگۆی ئەبڕوبەرانەی بوونی پەیوەندی لەگەڵ مۆنیکا لیوینسکی لەلایەن کۆنگرێسی وڵاتەکەیەوە لە پۆستەکەی دوورخرایەوە. دواتر لە ساڵی 1999 بێتاوانی سەلمێنرا و دووبارەوە گەڕایەوە پۆستەکەی. بۆیە کلینتۆن بە دووەم سەرۆک دادەنرێت لە مێژووی ئەمریکادا کە لە پۆستەکەی بۆ ماوەیەک دوورخرابێتەوە. هاوسەری هیلاری کلینتۆن وەزیری پێشووی دەرەوە و کاندیدی پێشووی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکایە. ئەندامی پارتی دیموکراتەکانە. جۆرج دەبلیو بۆش لە ساڵی 1946 لەدایک بووە. لە ساڵی 2001 وەک سەرۆکی ئەمریکا هەڵبژێدراوە و دووخور و تا ساڵی 2009 سەرۆکایەتی ئەمریکای کرد. لە دوای 8 مانگ لە وەرگرتنی پۆستەکەی ڕووداوەکانی 11 سێپتەمبەر ڕوویدا و بەهۆیەوە جۆرج دەبلیو بۆش جەنگی دیش بە تیرۆری لە جیهاندا ڕاگەیان. لە ساڵی 2001دا جەنگی لە ئەفغانستان و لە ساڵی 2023 جەنگی لە عێراق ڕاگەیان. لە ئەفغانستان کۆتایی بەدەسەڵاتی تالیبان هێنا. ساڵی 2023 کۆتایی بەدەسەڵاتەکەی سەدام حوسێن لە عێراق هێنا. لە سەردەمی بۆشدا دەستور هەموار کرایە و ڕێگەی بە هاوسەرگیری هاوڕێگەزخوازەکان درا. ئەندامی پارتی کۆمەرەکانە. باراک حسێن ئۆباما لە ساڵی 1961 لەدایک بووە.
لە ساڵی 2009 تا ساڵی 2007 بۆ دوو خور سەرۆکایەتی ئەمریکای کردووە. یەکەم سەرۆکی ڕەشپێسە لە مێژووی ئەمریکادا. ساڵی 2009 نۆبڵی بۆ ئاشتی پێبەخشراوە، ئەندامی پارتی دیموکراتەکانە. دۆناڵد ترامپ ساڵی 1946 لەدایک بووە. ساڵی 2007 وەک سەرۆکی ئەمریکا هەڵبژێدرا. بازرگان و سەرمایه‌دارێکی گەورەی ئەمریکایە و کەسایەتێکی تەلەڤیزیۆنی و سەرۆکی ڕێکخراوی ترامپە بە بڕیار و لێدوانە سەیر و سەمەرەکانی ناسراوە، ئەندامی پارتی کۆمارەکانە.